سڵاوی گەرمی دڵی پڕ هومێدی من پێشکەش پڵنگی هەردی وڵات داڕشتن لەسەر بابەتی پێشمەرگە. هەر داڕشتنێک بنووسی پێویستت بە سەرچاوە و بیرکردنەوەیە لە بابەتەکە. ئەو سەرچاوەیە ڕەنگە مامۆستایەکەت دەستنیشانی بکە و چەند سەرچاوەیە کۆپی بکە بداتە دەستت بیخینەوە، ڕەنگە نەکە بەداخەوە هەندێک مامۆستا سەرچاوەی ڕەنگە نیشانی خوێندکاران نەدەن، ئەو کات خوێندکار ناچارە بەخۆی بگەڕێ لە سەرچاوە. جێگایەکی باش هەیە لەو سەرچاوە، ئەویش کورد پێدیا. ئەمن گەڕام لەوێ لە وشەی پێشمەرگە با بەیەکەوە تەمەشای ئەو ماڵپەڕەی بکەین. لێرە نووسرایە پێشمەرگە وشەیەکی کوردیە بۆ شەڕکەرە کوردەکان کە هەندێک بە شەڕکەرانی ئازادی ناویان دەبن بەکارهاتیە. وشەکە بەمانای ئەوەیە کە ڕووبەرو بوونەوەی مردن دەبنەوە و هێزەکانی پێشمەرگەی کوردستان بە نزیکەی لەو کاتەوە هەیە کە جوولانەوەی کوردەکان بۆ سربەخۆی لە ساڵانی 1920دا دەستی پێ کردووە. بێگومان خوێندکار دەتوانی بەخۆی هەموو بابەتەکەی بخێنیتەوە و پاشان بە بۆچوونی خۆی چەند ڕستەیەک بنووسی و ئاماژە بەوە بکە کە سەرچاوەکەی لە کورد پێدیا هینایە. ئەمن لێرە ئەو هامنووسیە پێشمەرگە واتە سەربازی کورد لە سوپای کورد کە بەرگری لە خاکی کوردستان و لە هەمان کات لە کوردستانیان دەکات. کوردستانی مەرج نییە تەنیا کورد بی، بەڵام هەموو ئەوانە دەگریتەوە کە لەسەر خاکی کوردستان دەژین، بە کورد و عەرەب و تورک و بە هەموو ئاینەکانی دیکە، بە ئێزیدی و بە کاکەی و بە یارسانی و بە موسڵمان و کریستیان و هەموو نەتەوەکانی دیکە. کەواتە پێشمەرگە تەنیا بەرگری لە کورد ناکە، بەڵکو لە هەموو نەتەوەکانی دەژین لەسەر خاکی کوردستان. و پێشمەرگە ئامادەی خۆی دەربڕیا کە گیانی خۆی دەبەخشێ لە پێناو کوردستانیان و لە پێناو خاکی کوردستان و ئەو ڕێگە پیرۆزەی گرتۆتە بەر. وشەی پێشمەرگە ئێستا بوویتە وشەیەکی جیهانی، واتە هەموو کەس دەتوانی وشەکە بەکاربینی و هیچ کات ئەو وشەیە ناتوانرێ وەرگێڕانی بۆ بکرێ یان تەرجمەی بۆ بکرێ. ناچارن وشەکە وەکو خۆی بەکاربینن بۆ ئەوەی باس لە سەربازی یان جەنگاوەری کورد بکەن. لە وتارەکانیان ئەوانیش پێشمەرگە بەکاردێنن وەکو وشەیەکی جیهانی. پێشمەرگە گۆڕانکاری زۆری بەسەر هاتیە لەو کاتەیوە کە دروست بووە هەتا ئێستا. پێشمەرگەی کۆن ناوەکی دیکەشی هەیە، پێشمەرگەی دێرین. پێشمەرگەی ئێستا، پێشمەرگەی ئەوڕۆ جیاوازی هەیە لەگەڵ پێشمەرگەی دێرین. لە چ ڕوویەکەوە جیاوازی هەیە؟ دەتوانی لەسەر ئەو بابەتە بنووسی، بخینیەوە بزانی پێشتر پێشمەرگە چیان بەکاردێنا، ئێستا چ بەکاردێنن، پێشان کو مەشقیان دەکرد، ئێستا کو مەشق دەکەن، کامە چەک هەبوو، ئێستا کامە چەک هەیە، ڕێکخراوەکان کوونە، ئێستا کووە، ژمارەی پێشمەرگە چەند بوو پێشتر، ئێستا کووە، جلوبەرگەکان کوو بوون، ئێستا کامە جلوبەرگ لەبەر دەکەن، و هەروەها ئەو پلە و پایەی پێشان پێشمەرگە هەیان بوو، ئێستا کووە پلە و پایەکان و پایەت بەرز دەبیتەوە لە ناو سوپای پێشمەرگە. پاشان باسی ئەوەی دەکەی کە لە کەیەوە پێشمەرگە دامەزرایە.
و وشەکە لە کێوە بەکاردێ. لەگەڵ دامەزراندنی کۆماری مەهاباد لە ساڵی 1946 لەلایەن پێشەوای نەمر قازی محەممەد لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەو وشەیە کەوتە سەرزاران و بەکارهات بۆ ئەو کەسانەی کە بەدڵ و گیان ئامادەی خۆیان دەردەبڕن بۆ بەرگریکردن لە خاکی پیرۆزی کوردستان و هەروەها بۆ پاراستنی گیانی کوردستانیان. ئێستا ڕۆژێکی تایبەت هەیە بە ناوی ڕۆژی پێشمەرگە. ئەو ڕۆژە لە هەمان کات ڕۆژی ئاڵای کوردستانە کە دەکاتە 26 سەرماوەرز یان هەفتەی مانگی 12 کەواتە هەفتەی مانگی دیسێمبەر. بێگومان ئەگەر بتەوێ بخینەوە لەسەر ئەو بابەتە دیسان دەتوانی لە گوگڵ بگەڕێی بنووسی ڕۆژی پێشمەرگە و چەند وتارێک لەو بارەیە بخینەوە پاشان بە دەربڕینی خۆت باسی ئەو ڕۆژە پیرۆزە بکەی. هەروەها لە باشووری کوردستان وەزارەتێکی تایبەت هەیە بە وەزارەتی پێشمەرگە. دیسان دەتوانی لەسەر ئەو بابەتەی بخینەوە بزانی وەزارەتی پێشمەرگە چ دەکا و کاروبارەکانی کووە، وەزیری پێشمەرگە ناوی چییە و بەرپرسایەتی ئەو وەزارەتە چییە و چۆن هەڵدەسووڕێ. وەزارەتی کاروباری پێشمەرگە لە ماڵپەڕی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە، نووسرایە وەزارەتی پێشمەرگە ئەرکی پارێزگاری کردنە لە سنوورەکان و سەروەری خاک و ئازادی و ئارامی خەڵکی کوردستان. دەتوانی هەندێک لەو چاڵاکیانە بخینەوە دەربارەی وەزارەتی پێشمەرگە و ئەرکەکانی. پاشان بە سەدان هۆنراوە هەیە دەربارەی پێشمەرگە. لێرە ئەمن یەکەچیان لەوانە دەخەمە پێش چاوان کە بە ناونیشانی چۆن بووم بە پێشمەرگە. لە کتێبی بۆ کوردستان بەرهەمی هەژار ئەو بەسەرهاتی پێشمەرگەیەکە کە کردومەتە شعر و لە ئیسکەی شۆڕش خوێنرایەوە لە ڕۆژنامەی خەباتە بڵاو کرایەوە. ئەوە لەلایەن بەرهەمی هەژار. ئەوجا خوێندکار بەخۆی دەتوانی بخینیتەوە ئەو کەسە کوبوویتە پێشمەرگە و گوندەکەیان چی لێ هاتیە و بە هۆنراوە دەکەویتە پێش چاوان. بێگومان بەسەرهاتەکی زۆر دڵتەزێنە و ئەو بەسەرهاتە بەسەر زۆربەی کوردستانیان هاتیە بەداخەوە. ئەو نەهامەتیانەی بەسەریان هاتیە وای کردیە ببن بە پێشمەرگە. پاشان ئەو گۆرانی و سرودانەی لەسەر پێشمەرگە هەیە، ئەوانش گەلک زۆرن. خوێندکار دەتوانی گوێ لە یەک دووەک لەوانە بگری پاشان ڕای خۆی بنووسی و هەست و بیری خۆی بنووسی کە گوێی لەو گۆرانیانە دەبی لەسەر پێشمەرگە. بەدەیان بە سەدان گۆرانی نووسرایە. یەک لەوانە هونەرمەند خوالێ خۆشبوو مەرزیە نووسیتی یان بە دەنجی مەرزیەیە و هەروەها بە دەنجی هونەرمەند محەممەد جەزا هۆکاکی پێشمەرگە. هەروەها هونەرمەند کەژێ هاوتە گۆرانی بۆ پێشمەرگە نووسیە. هۆزان گۆرانی پێشمەرگەی هەیە و لێرە نووسرایە بە زاراوەی زازاکی گۆرانی بۆ پێشمەرگە. هونەرمەند چۆپی بەدەیان هونەرمەندی دی گۆرانیان بۆ پێشمەرگە گۆتیە. دەتوانی جێبگری لە یەک لەوانە و لەسەری بنووسی و لەسەر هەستەکانی خۆت بنووسی بەرامبەر گۆرانیەکە. لێرە دێمە کۆتایی بابەتی ئەو جارەی کە لەسەر پێشمەرگە بوو هەتا بابەتێکی نوێ هەڵبژی.